دوای زیاتر لە 48 سەعات لە دەستبەسەرکردنی لەلایەن پۆلیسی وڵاتی چیک نیوەڕۆی 27 شوبات ساڵح موسلیم هاوسەرۆکی پێشووی پێدە و بەرپرسی پەیوەندەکانی هەفتەم برایە بەردەم دادگا و دواتر ئازاد کرا. هاوشێوەی دەستگیرکردنەکەی ئازادکردنی موسلیم کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. لەسەر و هەمووشیانەوە دەوڵەتی تورکیا نەڕەزایی و نیگەرانی خۆی بە ئازادبوونی هاوسەرۆکی پێشووی پێدە پیشاندا. لەسەر داوای دەسەڵاتدارانی تورکیا ڕۆژی شەممە 25 شوباتی 2018 ساڵح موسلیم هاوسەرۆکی پێشووی پێدە و بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی بزوتنەوەی کۆمەڵگەی دیموکراتی تەفدەم لەلایەن پۆلیسی ئینتەرپۆڵ لە پراگی پایتەختی چیک دەستگیر کرا. دەستگیرکردنی ساڵح موسلیم نیگەرانی و کاردانەوەی لەسەر ئاستی شەقامی کوردی و بەشێک لە ناوەندە نێودەوڵەتەکان و وڵاتانی جیهان لێکەوتەوە. لە سەرەتای دەستگیرکردنی ساڵح موسلیم لەلایەن پۆلیسی ئینتەرپۆڵەوە چەندین سیناریۆ لەبارەی پرۆسەی دەستگیرکردنی ناوبرا و بڵاو کرایەوە کە دیارترینیان ئاشکرابوونی هەوڵی تیرۆرکردنی موسلیم بوو لەلایەن دەستگای هەواڵگیری تورکیاوە. بەپێی چەند بەڵگەیەکی هەواڵگیری کە لە چەند سەرچاوەیەکەوە دەستگای هەواڵگیری میتی تووشی بە فەرمانی سەرۆکۆماری تورکیا بەنیاز بووە لە شاری پراگی پایتەختی وڵاتی چیک ساڵح موسلیم تیرۆر بکات. زانیاری هەواڵگیرەکان ئەوەشیان ئاشکرا کردووە. پلانەکەی هەواڵگیری میت هەمان شێوەی پلانی تیرۆرکردنی ساکینە جانسس و هاوڕەکانی بووە لە پاریس. کەسانێکی سەر بە دەستگای میت شوێن پێی ساڵح موسلیمیان لە چیک هەڵگرتووە و دوای کەوتون تا لە دەرفەتێکی گونجاودا تیرۆری بکەن. بەڵام بەر لە ئەنجامدانی هەواڵگیری چیک بە پلانەکانیان زانیوە و گەماروی ئەو ئوتێلەیان داوە کە موسلیمی تێدا بووە و پاشان ناوبراویان بە ناوی لێکۆڵینەوە بردووە. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی سیناریۆی هەواڵی تیرۆری ساڵح موسلیم دەستگا و ناوەندە ڕۆژنامەوانەکانی جیهان ئەوەیان خستە ڕوو دەستگیرکردنی موسلیم لەلایەن پۆلیسی ئینتەرپۆڵ و لەسەر داوای حکومەتی تورکیا ئەنجام درراوە. ئەمەش لە کاتێکدایە ئەنقەرە لە تشرینی دووەم نۆڤەمبەری 2016ەوە یاداشتی دەستگیرکردنی بۆ ساڵح موسلیم و 47 بەرپرسی دیکەی دیاری پێدە دەرکردووە. لە 13 ئەم مانگەشدا تورکیا ساڵح موسلیمی خستە لیستی تیرۆری وڵاتەکەی و بڕی 5 ملیۆن دۆلاریشی وەک خەڵات بۆ دەستگیرکردنی تەرخان کرد. ئازادکردنی ساڵح موسلیم بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی بزوتنەوەی کۆمەڵگەی دیموکراتی تەفدەم و هاوسەرۆکی پێشووی پارتی یەکێتی دیموکراتی پێدە بە بڕیاری دادگای چیک کاردانەوەی توندی ئەنقەرەی لێکەوتەوە. لە کاردانەوەی بڕیاری ئازادکردنی ساڵح موسلیمدا باڵوێزی تورکیا لە چیک ڕایگەیاند. بڕیاری ئازادکردنی ساڵح موسلیم کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندەکانی نێوان ئەنقەرە و پراگ دەبێت و بڕیاری ئازادکردنی بۆ ئێمە چاوەڕوان نەکراو بوو. هاوکات بەکر بۆزداخ یاریدەدەری سەرۆک وەزیر و تەبێژی حکومەتی تورکیا ڕایگەیاند بڕیاری ئازادکردنی ساڵح موسلیم دەشێت کاریگەری نەرێنی بکاتە سەر پەیوەندەکانی ئەنقەرە و پراگ. وتیشی ئەم جۆرە بڕیارانە بەلای ئێمەوە مای سەرسوڕمان نییە چونکە وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا هەڵوێستیان ڕوونە بەرامبەر تورکیا و چالاکیە تیرۆریستەکانی دژ بە وڵاتەکەیان. Terörle mücadele konusunda gerek BM'nin gerek AB'nin gerekse ئازادبوونی ساڵح موسلیم هاوکاتە لەگەڵ بەردەوامی شەڕ و لەشکرکێشەکانی تورکیا و چەکدارە هاوپەیمانەکان بۆ سەر عەفرین کە نزیکەی 40 ڕۆژە بەردەوامە و سوپای تورکیا لە بەرامبەر بەرگری شەڕەڤان یەپەگەدا نەیتوانیوە پێشڕەویەکی ئەوتۆ بکات. بەڕای چاودێران ئازادبوونی ساڵح موسلیم بە شکستێکی گەورەی سیاسی و دیبلۆماسی بۆ تورکیا دەشکێتەوە لەپاڵ ئەو شکستە سەربازیەی لە عەفرین ڕوبەڕووی بۆتەوە. وانا